خۆشەویستان سڵاوتان لێبێ هاوڕێیانی ئەزیز پێم خۆش بوو دەربارەی ئەو بابەتە قسە بکەم کە خەڵکانێکی زۆر بێتاقەتن لەوەی کە ئیمزایان هەیە و یاخود سپێنێچن بۆ ئیمزا و ترسی ئەویان هەیە کە بگیرێن و ڕەوانی ڕواندا بکرێن. مژدەیەوەتان پێدەم دڵنیابن هیچ کەسێ بە زۆر نانێردرێ. هەچ کەسێک خۆی حەزی کرد و حەزی لە 3000 پاوانەکە بوو ئەو کادەینێرن، ئەمە بە زۆر نییە. خاڵی دووەمیش هەر کەسێک کە بیەوێت هەر لایەنێک هەر شوێنێک ئەم هەلە بقۆزێتەوە بیەوێ پارە لە پەنابەران وەرگێ، ئەگەر هاوڵاتی بێ، ئەگەر دام و دەستگایەک بێت، ئەگەر کۆمپانیایەک بێ، دڵنیابن تووشی سزای یاساییە بێ. بۆیە هیچ ڕاز نییە هەچ کەسێ بڵێ بە 400 پاوان، بە 1000 پاوان، بە 10,000 پاوان، بە 100,000 پاوان دڵنیابە کە قانونێک لەسەر شتێک دەرچوو لەسەر هیچ بڕەپارەیەک کەس ناگەڕێنەوە. بۆیە کاتان لە یەکەم وەکو برایەک بە هیچ شێوەیەک هەڵمە خەڵەتێن و هەچ کەسێکیش وتی پاوەنێک 100 پاوەن 1000 پاوەن 1 ملیۆن پاوەنیش بوو تکایە پاوەنێکیش بێ مەیدەنێ ڕاز ناکات، هیچ کەس ڕاز ناکات. و ئەگەر منیش ڕۆژ لە ڕۆژان داوای 1 پێنس و پاوەنێکم کرد لەسەر لە ئێوە بۆ ئەم حاڵەتە یاخود بۆ کەیس و تا ئەم دەقەیەش من ئەگەر پاوەنێکم لە ئێوە وەرگرتووە وەکو هەر بابەتێکی پەنابەری بێ وەرن پەنجە بکەن بە چاومە و دڵنیاشتانەکەم ئەگەر خۆم شک بەرم دڵنیا بە بەشی ئێوە ئەدەم. بەس سوێن بەخوای گەورە منیش وەکو ئێوە پەنابەرم، منیش وەکو ئێوە دەردەسەری و قوربەسەریم چەشتووە، منیش وەکو ئێوە ئیمزا ئەەکەم و قوربەسەری و دەردەسەریم هەیە. دڵنیابن هیچ مەترسن، بەهێز بن، کەسیش نانێنەوە. ئیتر خەیاڵی خۆتان ئاسوود دەکەن کاکە ناگرێت کابرا 12 شەوە 1 شەوە بیر لەوە ئەکاتەوە ئای خوایە بەیانی لە درگانێن و پۆلیس بێ بمان باو بگیرێ. برا عزیزەکەم خۆ بەدەستخوای گەورە و دڵنیاش بە کەس بە زۆر نانێنەوە. دڵنیاش بە هەچ کەسێوتی پارەم بەرێ لە بەردەم تارەکە و گەڕێنمەوە لە دیپۆستیشن دەرێ هێنم درۆ ئەکا درۆ ئەکا درۆ ئەکا. چاوتان ماچەکەم.